لەسەر واقعەتەکانی مامۆستا ناگوێم، بەڵام هەر کەسە و لە بوارێکە لە شارەزایی نەبێ لە مەسەلا ناو تەشتی ئاوا خمیشە شعر ئەگە بینە ڕابردوو شعر زارەکیە، ملەتی دواکەوتوو شاعری زۆرە، ملەتی بەداوەت شاعری زۆرە، هەموو شتێکیان لەبەرەوەی نووسی نییە بە زارەکی بن، بەڵام لەگەڵ ئەوەیە لە شارستانیە لە مەدەنیەتانە لە شارستانی دەشیا یعنی عەرەبیە لە حەبارە و حەبەر ڕوحی مەدەنیەتە، یعنی ئەو شعرە نەمێنێ ئەو ڕوحەیەکەوە من باوەڕم بە ڕوح نییە، بەڵام زۆر کەسێ باوەڕی بە ڕوح هەیە ئەو ڕوحە لە دەستەدا. بۆیە من پرسیارەکەم لە کاک محەممەد تۆ لە حرەمی ماسکۆی ئاڵێ پێنج نهۆم هەیەکەوە پێویستەکانی مرۆڤ چییە؟ مەسەڵەن دوم ئەمان سێم کۆمەڵایەتی و چوارەم ڕێز و ڕێز لە سەر سەروی هەمویانەوە ئەڵێ تحقیقت دات، یعنی سەلماندنی خۆت تۆ ئەتەوێ خۆت بسەلمێنیکەوە شاعری، تۆ شعرە نووسیان شعر تۆ نووسێتەوە، یان ئەتەوێت لەم بوارەیە بڵێ منش هەم ئەمانە پرسیارە حەزەکەم وەڵامم دێتەوە، چونکی من شعر بە ژانرێکی زۆر پیرۆزەزانم، تەنانەت ئەتوانم حکم بدەم لەوەی کەوا تەورات و ئینجیل و قورئان زۆرە شاعیرەتێکی تایە، حتا ئەو ئینسانانەی کەوا ئینسانی چاکن وەکو زەردەشت دەڵێ بیرکردنەوەیان چاکە قسەکانیان لە شعرە چێ، یعنی سەرەڕایەوەشەوە شعر ئەبێ خزمەتی زمان بکات، هەر مرۆڤێک خۆی بە شاعر دانێ شعر بۆ خۆیە نووسێت، ئەنجام منی وەرگرت منی خوێنەر ئەگەر چێژم لێ بینی چوومە هاو خەمی ئەو شەخسەوە من بە شاعری دانێ، بەڵام نەم باتە دنیایەشترەوە بە شاعری دانم ماوە تۆ بڵێم ئەگەر حافز نەبنەوانی شاعرن، شاعر شێتە، شێتش زۆرێکە لە بلیمەتی، چونکی بلیمەت ئەڵێ سیزمان فڕۆید دەڵێ لە نێوان بلیمەتی و شێتی هەموویە باریکەیە، ئەگەر شاعر بلیمەت بێت ئەگە بلیمەتیەکەی لە وەکو مامۆستا خۆی فەرمووی ئەمە بەرهەمە لە بەرهەمێکە دەری نەخا شێتە بێت، و ئەو کەسانێکەوە توانای ئەویان نییە ئەو دەربڕینە بکەن هەندێزار شعر نانووسن، بەڵکو شعر ئەیان نووسێتەوە، ئەبنە کۆیلەی شعر ئیتر ڕۆژان لێ حرامە بێ. من وەکو ڕێنماییە وەکو برایەکی بچووک دانەوانەی شاعرە واز بێنن لە شعر، واز بێنن لە شعر، بستنە سەر وتار، بستنە سەر ڕەخنە، بستنە سەر پێشنیار، بستنە سەر بابەتی ئینسانی بە شعر هەیناکە هەندێزار. ئەحمەد هەردی باشترین شاعری کوردە، بەرهەمەکانی کەمە بە بەرهەم زۆری نییە، ماوە تۆ بڵێم شاعرێکی گەورەی کشمیرێ ناوی محەممەد ئەنوەر شاکشمیرە، هندیە، بەڵام عەرەبیزانێکە شیعرەکانی گەلێ لە معەلەقاتەوانە بەقەوەترە، قسەیە زۆر جوانی هەیە، ئەڵێ شعر میوەی وتەیە، یعنی بە شێوەیەکی هونەری ڕێکە خرێت، یعنی میوەیە لەو حەزە فڕێ بدرێت بێسن نایە بیخۆی، بەڵام ئەگەر ئەو میوەی پاکشێت لە ناو شوشەیەکە ناو خیاڵەیەکە ناو دەفرێکە دابن لێت و بە جوانی لە بەردەمدا ئەوە شیعرە، نەک من هەندێ وشە بەکار بێنم ناو پیسیا کەوتووە، بتوانی ئەو وشەیە بکەیتە ناو زمانەکەتەوە خزمەتی زمانی کوردی بکەیت. کورتبوونی ئێمە مانەوەمان بە بەیتەکان و بە شیعرەکان ماوە، چونکی نووسیمان نەبووە. زۆر سپاس.